سەرتەبەناوی خۆی گەورە و میهرەبان. ئێمە وەک خوێندکارانی کۆلێژی پزیشکی ڤێتەنەری بەشداریمان کرد لە ڕۆژی جیهانی پزیشکانی ڤێتەنەری بۆ بەرز ڕاگررتنی ئەو یادە. چەند ساڵێکە زانکۆی سلێمانی لەسەر یەک یاری ئەم ڕۆژە دەکەنەوە. زیاتریش ئامانجیان لێی ناسانی کار و پیشەکانی پزیشکی ڤێتەنەریە بە هاوڵاتیان و ئاگدارکردنەوەیان لە کۆمەڵێک نەخۆشی و ناسانی کۆمەڵێک بەرهەمی تازە و مێزەکەی ئێمە ئەمڕۆ خواردنی دەریاییمان هێناوە. خواردنی دەریاییمان بۆ هەڵبژار چونکە کۆمەڵێک سوودی زۆر باشی هەیە لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی ڤیتامینەوە، لە ڕووی کانزاکانەوە، لە ڕووی ئۆمێگا-3 زۆر باشە. خواسی لەسرە ئێستا لەم ساڵانەی دواییدا خۆشبەختانە خواسی زیاتری لەسەر لەلایەن هاوڵاتیانەوە چونکاتی سوودی تەندروستی زۆر باشی هەیە. شتەکانیشمان تازەیە، ئەوانەی هاتووە لە دوو جۆرینە بێ هەمووی لە دەرەوە هاتووە. خەڵک حەز دەکا، خەڵک پرسیاری لەسەر دەکا، دەیەوێت زانیاری زیاتری هەبێ لەسەری. کاربەکەمان و ئەو سەلمونەمان ئیمەتیقی خۆمان لە حەوزا بەخێوکراوە. لە کوردستان لە دوکان بۆ نمونە ڕۆبیانمان هەیە بە زۆر قیاسی بچووکە خەڵک حەز پێ ناکەن نایخوا. قرژاڵمان هەیە بەس ئەو قرژاڵە لە دەرەوە هاتووە، لەم دوانەمان نەبێ هەمووی لە دەرەوە هاتووە ئەوەی هێمانە. بەس بۆ نمونە ئەمە ماسیمان هەیە ماسی زوبێری، ئەم ماسیە لە بەسڕ ڕاودەکرێت و بەناوبانگترین ماسی عێراقە، خواسێکی زۆری لەسرە گرانە. بۆ نمونە ئەو ماسیەمان هەیە ماسی هامور، پرۆتینی زۆر بەرزە، خەڵک زۆر حەز پێ دەکا. تۆزێک لە ماسیەکانی کەش جیاوازە بە گەورەی زمانی گەورەیە. کاتێکە لە ئاویش دەرێنن تا ڕادێک دەڵێن بۆ زمانە خۆی دەخنکێن بۆی ئاوازمانی دێتە نازمانی لە دەرەوە نییە خۆی. ماسی ترمان هەیە، ماسی مزلەکمان هەیە، ماسیەکی زۆر تەنکە، سەوری زۆر کەمە هەمووی لە دەرەوە هاتووەوەنە، هیچ لای خۆمان نییە. ئەوەی زۆر پرسیاری لەسەر دەکرا ئەمڕۆ کالماری بوو. کالماری ئەوە قاچی پێوەیە، قاچەکانمان لێ کردوێتەوە، ئەوە بەس گۆشەکەی حازر ئێستا بخوان. بەلای خەڵکەوە زۆر تازە بوو. لەم ساڵانەی دواییدا چەند مەرحەم کراوەتەوە تایبەتە بەم خواردنانە. ئێستا لە سلێمانی چەند مەرحەمێکی زۆر تایبەتی هەیە، خواسی زۆریشیان لەسەرە. بەردەوام خەڵک زیاتر خواسی لەسەر زیاد دەبێت. ئەم فیستیڤالە تایبەتە بە پزیشکانی ڤێتەرنەری و ئەم ئێمێزەی ئێمە تایبەتە بە چەند جۆری باڵندە. چەند جۆرێک باڵندەمان هێناوە، چەند جۆرێکی هێلکەمان هێناوە، خەڵکیان لێرە پرسیاری لەسەرەکەن. چەند جۆر باڵندەمان هێناوە، بۆ نمونە کۆنیورمان هێناوە، کۆکتێلمان هێناوە، غەندور و چەند جۆرێکی تریشمان هێناوە. خەڵکیان پرسیار لەسەرەوەکەن کاتێک بێتاقەتە چۆن مامەڵەی لەگەڵکەن وە چ خواردنێکی بنێ بۆ ئەوەی ئینێرجێکی باشی هەبێت. ئێمە ژوابیانەینەوە تا ڕادەیەک جەوی کوردستان گونجاوە، چونکە وەکو خۆتان ئەزانن هەر چوار وەرزمان هەیە. ئێمە بەهار و پاییز و هاوین و زستانمان هەیە، وەک وڵاتانی دەرۆنیە هەنێک وڵات هەیە زۆربەی کات بارانەوە جەوی پاییز و زستانە، بەڵام ئێرە گونجاوە بۆ زۆر جۆری باڵندە و هیچ باڵندەیەک لێرە کێشەی نییە بۆ بەخێوکردن و بۆ ژیان. ئێمە بەگشتی دەرزەکانمان لەسەر هەموو جۆرەکانی ئاژەڵە، پێت ئەنیمەڵ و لاژ ڕومینەنت و زۆربەی ئاژەڵەکان و دەرزی تایبەتیشمان هەیە لەسەر باڵندە. زۆر سواسی بەڕێستانەکەین. ئەمڕۆ لە ڕۆژی جیهانی ڤێتەنەریە بەشداریمان کردووە وەکو ڕێکخراوەکەی خۆمان، وەکو ناساندنی ئەو توخماتانی کە بەخێوکارەکانمان بەخێوی ئەکەن بۆ خۆشەویست و میوانانی کە ڕوومانتەیەکەن. بەڕاستی ئاشکرا لای بەڕێزێت مریشک و کەڵەشێر یان بڵین پەلەوەری جوانی ماوەیەکی کەمە جیهان پێی ئاشنایە، کە مەبەست لە بەخێوکردنی تەنها جوانیەکەیەتی، مەبەست هێلکە و گۆشتەکەی نییە. خەڵک کە مریشک کەڵەشێرە بینە زیاتر گۆشت و هێلکەیەتە بەرچاو، بەزەوەی ئێمە جوانیە ستانداردی هەیە. 4 ساڵ بووی ئەخوێندرێن جا توانبی بە حەکەمێک کە بتوانی جوانەکان دەستنیشان بکەیت. ئێمەش بەڕاستی بەم چەند توخمە بەشداریمان کردو کە تۆ ئەڵەی کوردی واتە توخمێکی ناوچەی. ئێستا بۆ نەبچۆ کەرکوو گەڵەن دەجاج العەرب هەروە مریشکە کوردی کە تۆ ناوێن مریشکی کوردی ناوە، لەوانەیە بچیتە تورکیا لەوانەیە ناوێنێ مریشکی تورکی، بەپێی ناوچە ئەگۆڕێ. مەبەست لەم توخمە ناوخۆیانە ئەوەیە کە هەڵگری کۆمەڵە توخماتن بەیەکەوە، واتە کاتی جوچکی لێوەرەگری شەر نییە توخماتێکی خۆی باتەوە، لەوانەیە 20 توخمە باتەوە 30 توخمە باتەوە، بەڵامانەی ئێمە بەخێوەکەن پیورە لە 100 توخمی خۆی دەهاتەوە. شێوازی بەخێوکردنی لە توخمێکەوە بۆ توخمێک ئەگۆڕێ، بەپێی قەبارەیان ئەگۆڕێ، بەپێی شێوازیان ئەگۆڕێ. هەیە سەرمای پێخۆشە، هەیە گەرمای پێخۆشە، لەبەرەوە بەخێوکار کە پەلەوەری جوانی ڕاگرێ کەشوهەوای بۆ ئەگونجێنێ لە 100% بۆ ئەگونجێنێ، بۆی ئەو پەلەوەرە بتوان لە زیادبوون نابێ، لە گەشتۆنمایە بێ و ئیسفادەشی لێ بکە. ئەتوانم پێت بڵم پەلەوەری جوانی ئەگونجێ لە $50 یان لە $20 دەست پێ بکە
لە 10,000 بۆ 20,000 دۆلارە کۆتایی پێبێ بەپی خواستەکەیەتی خەڵک خواستی لەسەرێتی ساری گرانە بێ خواستی لەسەری کەمە ساری هەرزانە بێ من لە مەعاملەیەکە ئاگام لی بوو کەسێکی کوردی خۆمان لە هەولێر 20,000 دۆلاری یاوە بە بەخێوکاریشی ئەڵمانی کۆمەڵی پەلەوەری لێکڕیوە بەڵێ Gracias.